لە دوکان و مارکێت و نانەوەخانەکانی شەقامەکان تا ڕادەیەکی باش دوکانداران و هاوڵاتیان ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ دەکەن. سەرمان بێ ڕێنمای هاوڵاتیانی شەکەین پیانەڵێن دەمام کو دەستکەش بەکاربێنین لە بۆ خۆمان بۆمان داناون دەستکەشمان بۆ داناون تاقیمان بۆ داناون ئەوان بۆی بەکاری بێنن کە هاتە ناو مارکێتەوە اینجا پێشان ئەڵێن لە دووری یەکتری بۆستن با مەسافەتان هەبێ لەبەر ئەم دوکانداران و فرۆشیاران ڕۆژانە بەرکەوتنیان لەگەڵ زۆرترین هاوڵاتی هەیە. داوایان لێ دەکەن کە سەردانیان دەکەن بە مەبەستی کڕینی پێداویستیەکانیان ڕێنمایە خۆپارێزیەکان جێبەجێ بکەن. ڕۆژانە کە دەست پێ ئەەکەین لێرە تاقیمان لە بەردەم دوکانەکە داناوە شتێک ئەجێڕن بە سواردەوری دوکانەکە بۆ ئەوەی کە خەڵکەکە یان بۆ نانەکان قەرەباڵخی دروست نەبێ بەرکەوتن نەبێ زایدەن لەگەڵ ئەوەشا خۆمان ڕۆژانە بە گوێرەی توانە خەڵکەکە ئاگادارەکەین و داوایان لێکین کە نزیک نەبنەوە لە یەکتری وەک ڕێنمایەکانیش دەستکێش و کڵاو و دەمامک ئەمە زەروریەتە ئەم زەروریەتیش ئەمە شتێکە ڕۆژانە ئەبێ هەمومان بەکاری بێن لەبەرەوەی لەبەر لە مەسلحەتی هەمومانە من سەرەتا بیر لە خۆمەکەمەوە بیر لە ماڵ و مناڵی خۆمەکەمەوە دواتر ئەمجا خەڵکو و کۆمەڵگا بەڕاستی ئەمە زەروریەتێکە یعنی شتێکە نکۆڕی لێ ناکرێت بێ 100% جێبەجێ بکەنی شاری سلێمانی ڕێکارێکی تایبەتمان گرتووەتە بەر بۆ ئەو خەڵکە بە ڕێزانی کە یان شتمان لێکردن مێزێک ئەم مێزەمان داناوە بۆ ئەوەی خەڵک دوور بێ لە ڤایرۆسی کۆرۆنا و هەم پارێزێکیشە بۆ خۆمان داوا لە بەڕێزانی ژەکەین هەچ کەسێک کێت فرۆشیارێ کڕیارێ شتێک لە شوێنە شتێکە کڕێ هەوڵ با مەترونیوێک لەیەکەوە دوور بن. ڤایرۆسی کۆرۆنا بۆ تەپەتایەکی کوشندە بۆ جیهان و هەرێمی کوردستان ڕۆژانە چەندین حاڵەتی گیان لە دەستدان تۆمار دەکرێت و ئەوەی پێویستە هاوڵاتیان ئەنجامی بدەن جێبەجێکردنی ڕێنمایە خۆپارێزی و تاکپارێزیەکانە لە پێناو پاراستنی تەندروستی هەمووان. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.